سڵاتان لەبێم کاتتان باش لە پرۆگرامی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین بۆ هەفتانەیەم جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون ئێوەش لەگەڵمان بن. ژنومێردێک پاش چەند ساڵ لە هاوسەرگیری نەیان هێشتووە منداڵیان ببێت و لەبڕی ئەوە خولیای بەخێوکردنی یاژە لە ماڵیەکانیان هەیە. پیاوێک لە هەولێر زیاتر لە 30 ساڵە پارچە کۆن و کولتوریەکان کۆ دەکاتەوە و دەیانفرۆشێت. پیرەمەردێکی تەمەن 90 ساڵ بێ گوێدانە کەشوهەوا ڕۆژانە نزیکەی 10 کیلومتر بە پێ دەبڕێت. هاوڵاتێکی گەرمیان لە شارۆچکەی کفری زیاتر لە 40 ساڵە کاری هەلاجی دەکات و بۆ پیشەیەوە ناوبانگێکی باشی بۆ خۆی دروست کردووە. ئافرەتێکی خەڵکی کەلار ڕۆژانە 10 کات ژمێر لەگەڵ هاوژینەکەی لە دوکان کار دەکات. دروستکردنی پردێکی پەڕینەوە بە دار و ئاسن و لەسەر شێوازی کۆن. ژنومێردێک کە دانیشتووی شاری سلێمانی ماوەی چەند ساڵەکە بێکەوە هاوسەرگیریان کردووە، بەڵام ئەوان نایانویستووە منداڵیان بێت و نایان هێشتووە کە منداڵیشیان هەبێت. لە بری ئەوە ئەوان خولیایان بەخێوکردنی یاژە لە ماڵیەکانە. ئێستاش مراویە کە ماوەی چەند ساڵێکە بەخەوی دەکەن لەگەڵ ئەو بنەماڵەیە دەژیت و بە شێوازێک هۆگری ئەو خێزانە بووە کە لە زۆربەی شوێنە گشتیەکانیش لەگەڵیانە. من سیروان حەسەن محەممەد ناسراو بە سیروانی کەمانگەرم خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانم. ماوەی 7 ساڵە بە ناچار کوردستانی ڕۆژهەڵاتم بەجێهێشتووە و لە کوردستانی باشوور گیرساومەتەوە. بە باشم زانی ئەم ژیانە سەخت و قورسە ئەو هەموو بیرکردنەوە لە بە جۆرێ لە جۆرەکان بتوانم خۆمی لێ خەلاسکەم یا حەداقل کەمی بکەمەوە. بۆیە پەنامبەردووە پێم باش بوو کە ئەو ئاژەڵە پاک و بە وەفانەوەکو ئەوانە کە ئەیبینن مرایم هەیە لە ماڵا بەخێویەکەم سەگێکی زۆر جوانمان هەیە، توانیانە بەشێکی زۆر لە کێشە و مشاکلەکانمان لە بیرکردنەوەکانمان بەڕاستی هەڵکەنەوە لە بواری ڕۆحیەوە. ڕوانگەی ئێمە بۆ ژیان ڕوانگەیەکی مرۆڤ دۆستانە و ژیان دۆستانەیە. ئێمە ژیانمان بە هەموو جۆراجۆربوون و بە هەموو جوانی ناشرینەکانیەوە پێ قبوڵە و ڕێزی لێگرین و ئاژەڵانیش بەشێکن لە ژیان، بەشێکی زۆر گرنگن لە ژیان. من پێم وایە ژیانی ئاژەڵەکانیش بە ئەندازە ژیانی مرۆڤەکان بایەخی هەیە و بگرە زۆر جارە بینی کە ژیانی ئەوان گرنگترە، بێتاوانەترە. مراویەکەمان تەمەنی چەند ڕۆژێک بوو کە هێنامانە ماڵەوە و گەورەمان کرد، کە تەمەنی بوو بە نزیکی ساڵێک ژنمان بۆ هێنا، وەکو دایک و باوکی خۆی ژنمان بۆ هێنا، مراویەکی جوانمان بۆ هێنا کە بەڕەگەز ئیسرائیلی بوو، بەڵام ئەم بەدڵی نەبوو، لەگەڵ یەکتری نەگونجان و لە یەکتری جیابوونەوە. بەڕاستی ئێمە وەکو مناڵی خۆمان لە ئاژەڵەکانمانە ڕوانین، وەکو چۆن دایک و باوکێک مناڵەکانی خۆیان ئەبەن بۆ پارک و بۆ گەڕان، ئێمەش هەفتانە یان ڕۆژانە بە پێی مەجال ئەیان بین بۆ گەڕان و ئەم مراویە دوای ئێمەکەوێت شان بەشانی ئێمە پێ بە پێ ئێمەیەت لەگەڵمانە. ئەو خەڵک زۆر پێیان سەیرە سەرنجڕاکێشە بەلای خەڵکەوە، هەتا زۆر جار پیکەیشمان بووە کە پێڵێن پیکە بۆ ئێماکات ئەم مراویەمان.
کۆکردنەوەی کەلوپە لە ئەنتیکە و ناوازەکان کارێکی ئاسان نییە، بەڵام سەلیقەیەکی زۆر باشی دەوێت، بە تایبەتی ئەگەر بتەوێت بژێوی ژیانتی پێدابین بکەیت. پیاوێک لە هەولێر ماوەی 30 ساڵە پارچەی کولتوری و کەلوپەلی ناوازە کۆ دەکاتەوە و ئەنتیکەخانەیەکی بچووکیشی داناوە. ئەو بە ئارامی بە دیار کەلوپە لە بەتەمەنەکانیەوە چاوەڕێی هاتنی کڕیارەکانی دەکات. هاي المهنة بداية كانت أول مرة هواية وبعدين صارت مهنة. ئەم پیشەیە لە سەرتادا وەک خولیاک بوو بۆ من، بەڵام وردە بوو بە پیشەیەکی سەرەکی. بە تێپەڕبوونی ڕۆژ چەند هاوڕێیەکم ناسی کە ئەم کارەیان دەکرد و دوکانیان هەبوو. لە بازاری ئەنتیکی بەغدا یەکمان دەبینی و پارچە ناوازەکانمان دەکڕیەوە. وهذا العالم الانتيكات فد عالم راقي وخاص. جیهانی ئەنتیک جیهانێکی تایبەتە، پێویستی بە سەلیقە هەیە. ئەوەی تێکەڵی ئەم کارە بێت وەک ئاڵودەبوویەکی لێ دێت بۆ کۆکردنەوەی پارچەی ناوازە و کۆن. من ئەم کارە لە باو باپیرانەوە بۆم نەماوەتەوە. تەنیا هەندێک پارچەی کۆن لە ماڵی باپیرانم هەبوون و من کۆم کردوونەتەوە و کاریگەریان کردوتە سرم تا هێندەی تر کارەکەم خۆش بێت. عالم الانتيكات يراد لشوية صبر. جیهانی ئەنتیک پێویستی بە ئارامگرتنێکی زۆر هەیە، چونکە کە پارچەیەک دەکڕیت مەرزنی ڕاستە خۆ فرۆشیاری بۆ پەیدا بێت. لە هەمووی گرنگتر ئەوەیە سەلیقەت هەبێت، چونکە ئەگەر کارەکەت خۆش نەوێت ناتوانیت یەک خولەکیش لە فرۆشگە ببێنیتەوە. ئەوە تا ئەو پارچانەی دەیبینیت هیوای تایە ماوەی 20 ساڵە لە لای منە، پارچەی ترم هەیە 30 ساڵە لای منە. مەرز نییە بفرۆشتێت یاخود پارەی پێ پەیدا بکەم. لە هەمووی گرنگتر ئەوەیە دڵم بە هەبوونی ئەو پارچانە خۆشە و لە بەرچاو من. کۆمەڵێک شتومەچی ناوازەم هەیە کە مێژوەکەی بۆ 100 تا 140 ساڵ دەگەڕێتەوە. پارچەی ئیسلامیم لەلایە، پارچەی قاجاریەکان، شمەچی ژاپۆنی کۆن کە مێژوێکی کۆنیان هەیە و تایبەتن، چونکە تەمەنیان لە 100 ساڵ کەمتر نییە. بەڵام سەماوەری ئێرانی 60 بۆ 70 ساڵ تەمەنیەتی. شمەچی ئیسلامیەکان کاری دەستی تێدایە و بەشێکە لە مێژووی ئێمە، هەر بۆیە سۆزێکی تایبەتیم بۆیان هەیە. پێش هەموو شتێک کاتێک دەتەوێت تێکەڵی ئەم کارە بیت پێویستە ڕۆشنبیریت فراوان بکەیت تاوەکو زانیاری تەواوت لەسەر هەر پارچێک هەبێت کە دەیکڕیت. هەر بۆیە دەبێت تۆ زانیاری لەسەر گەلان بخوێنیتەوە، لەسەر مێژوو، شێوازی نەخش و نیگاری ناوچەکان و هەروەها گەڕان ئەنجام بدەیت. ئێستا کارەکە ئاسانترە بەهۆی ئینتەرنێتەوە. والانتيكا صار بيه تقليد. اجى هذا الصيني دمر الانتيكا. هاتنی کەلوپەلی چینی نوێ و فرۆشتنەوەی بە ناوی کۆنەوە کارەکەی ئێمەی تێکشکاندووە. فرۆشیار هەیە پارچەی نوێ بە خەڵک دەفرۆشێتەوە کە لەسەر شێوەی کۆن دروستکراوە. ئێستا من لەم شوێنەدا یەک پارچەی نوێم دانە ناوە، چونکە کار دەکاتە سەر پارچە کۆنەکان و نرخیاندا دەبەزێت. کاری دەستی ئێرانیەکان بە گوڵەکان دەناسمەوە. ناوچەی شیراز شێوەی مرۆڤ دروست دەکەن. ئێمە دەتوانین شێوازی کارکردنی شارەکان جیا بکەینەوە. بۆ نمونە مافوری سنا بەناوبانگە بە تایبەتی کۆنەکەی، ئەوەی نوێ دروستی دەکەن 40 بۆ 60,000 دینار دەکات، بەڵام فەرشی سنەی کۆن نرخەکەی لە نێوان 2000 بۆ 3000 دۆلارە، چونکە خێزانێک بە ماوەی ساڵێک دروستیان کردووە و زەحمەتێکی زۆریان کێشاوە تا تەواویان کردووە.
لە زاخۆ پیاوێکی تەمەن 90 ساڵان ڕۆژانە ماوەی 10 کیلومتر بە پێ دەبڕێت، بەڵام ئەو لە هەموو وەرزەکاندا بەردەوامە لە ڕۆیشتن و تا دەگاتە ناو سنتەری زاخۆ. لەوێشەوە کۆمەڵێک کاری گرنگ ئەنجام دەدات کە بژێوی ڕۆژانەی ژیانی خۆی پێدابین دەکات. ئەو پیاوە لە کاتی بەفر و باران و لە هەموو وەرزەکانی ساڵدا بەردەوامە لە ئەو هەوڵ و ماندووبوونانەی کە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆی دەکات. ئەو لەسەر شەقامەکان فانیلۆ گۆرەوی و کۆمەڵێک ئەشیای تایبەت دەفرۆشێت. فانه فانه لبا او قيوتي صدى او رقم صدى رقم بامبيا نفول دي دبي او دي بينجانا السلام عليكم فانه لبا نوفي من حدي حسين شينو يونس أنا في منها صلاح حجتي وحتى في قوي من أبسو لي جريب تامل يا أخو مفانية فروته أم في قوي حاليا هش نفوسين في سولي بنا ما جاتني ما بخدان جات هذا الرنجبر يا أخو أزم أجيش شوكو شفته نشم بيمي بسم أبا هندا صلاح أدفي سولي الجامعة والحمد لله رزق ما خدي هم قطعنا إدارية أرى والله فيش هم هاتش مثل أكم رفي أما تشوينا بداري مرو وكنياس غير بخدمات زنكوا هم هشو جموينا نمولاوا مقولت مالا ما بوما ساعتنا خانيك دايكا بجي أقول أبا خانيك البيري خدان 2 مليون بين دو صد بدش كيف بدي؟ بقول هرنا كليكا أنا كليكا رزق ما خدها خدها شون كليكا تنام رزق خدشونة تيجا بس أفضلك نبن يتنا باخو از موالد هدومه عمي مذيقة والدي موالدي دي موالدي حاجتي وشار حاجتي وبين الحدود هذا وشوري من عوقف نبي يا نفيجي جاب ام فلوفين يسخم شوري مقاريان هذا شار دنار هنما از الجرم في علاجي سيكي تيمت كم دبل سمانك تشكل مبكرين قال لك اقول جمع تبوش شو جاي تبوش شو جاي تبوش فوتب جنب بابو قرم تم تخال ما خالك بجرم فانا لا والد الدعاء سنين اللون لا ماني مشتاق لا اللون قام بيصافينا هاوڵاتیەکی گرمیان لە شارۆچکەی کفری بۆ ماوەی زیاتر لە 40 ساڵە کاری هەلاجی دەکات. کوڕێکی و هاوڵاتیەش کە بۆ ماوەی 20 ساڵە لە لای باوکی کار دەکات و فێری هەلاجی بۆ باسی پیشەکەی خۆیان دەکات. ئەو دەڵێت کەس لە زۆربەی شار و گوندەکانی کوردستانەوە تەنانەت لە دەرەوەی کوردستانیشەوە ئەو گەشتیارە بیانیانەی کە سەردانی ناوچەکەمان دەکەن دێنە لامان و لە باومان لێ دەکڕن. ئەم پیشەی ئێمە پیشەی باوکمە کاتی خۆی لە دێ عەلیان لەگەڵ خزمێکە ئەم پیشەی کردووە تقریبەن ئەگات 40 ساڵم پیشەی هەیە ئێمەشی تر لە دوای باوکمانەوە ئەم پیشەمانە بۆ ماوەتەوە لەگەڵ یا ئەم کارەمانە کردووە و کابرایەکی بیانی کە هاتن سەردارمانیان کرد پێمانیان وت ئەم پیشەی ئێوە جیاوازە لەگەڵ پیشەکانی تردا لەبەر ئەوەی ئەم پیشەی ئێوە تەقلید نییە کە لە شارەکانی تر لە وڵاتەکانی تردا دووبارە بکرێتەوە ئەم پیشە تەنها مڵکی کووردە و هەروەها بێتەوە دوو پیشەی جیاواز هەیە لە ناو کووردا ئەم پیشەی ئێوە هەلاجی و
و پیشەی تری هەورامی هەیە کە کلاشی پەڕۆینە و ئەم دوو پیشە ڕەسەنایەتی خۆی هەیە مۆرکی خۆی هەیە لە ناو ئێوەدا کە باوە بێس هەمبی هودیمە پیشەکەی ئێمە هەلاجیە و هەلاجیش داواکارێکی زۆری لەسرە بە تایبەتی ئەوانەی کە خەڵکی دیهاتەکانن ئەوانەی کە خەڵکی سلێمانیە لە هەڵەبجەوە لە پێنجوێن و بۆ نمونە گوندێک هەیە لە پێنجوێن پێڵێن گوڵمکەوە لەوێ و خەڵک هاتەوە بۆ لە من خەڵک لە بۆ نمونە دێت بۆ کەلار لە ئێران و بۆ میوانی تێت لێرە لە بامان لێ ئەسێنێت و بۆی ئەنێرین داواکاری زیاتر ئێستا لە باو 2 مەتریە بەڵام پێش ئەمە بۆ نمونە کەچە فەرەنجی ئەوەی هین شوانە کوڵەباڵە کڵاوی وەرزێرە لە بادی ئێمە لە بادی دەمەتریمان دروست کردووە بەڵام ئێستا ناکرێت شاگردمان نەما وردە وردە ئیشەکە لە ناوچێ فەرشی 3/4مان دروست کردووە ئافرەتێکی خەڵکی کەلار و هاوسەرگیری لەگەڵ پیاوێکی هەورامیدا کردووە بەڵام ئەوان تێکەڵی ژیانیان وەکو هاوڕێتی وای لێ هاتووە ئەو لە سەیرانگایەکی دڵگیر و زۆر جوانی هەورامان کە سەیرانگای وەزەنەیە لەگەڵ پیاوەکەی هاوشانی ئەو کار دەکات و بوونەتە 2 هاوڕێ کە بەیەکەوە بژێوی ژیانی ڕۆژانەیان دابین دەکەن ئەو دوکانێکی تایبەت بە کەلوپەلی فولکلۆری ناوچەی هەورامانی داناوە و ڕۆژانە ماوەی 10 سەعات هاوشانی هاوسەرەکەی کار دەکات. خەڵکی گەرمیانم لە شاری کەلار و هاتووم هاوسەرگیریم کردووە پیاوەکەم خەڵکی هەورامانە ئێستا لێرە دانیشتووی هەورامانین ئەم دوکانەمان داناوە ڕۆژانە بە یەکەوە کارەکەین ئیتر شتی دوکانەکەمان کە لە پووریە خەڵکی لە شارەکان و هەمووی سەردانمانەکەن سلێمانی هەڵەبجە کەلار هەمووی سەردانمانەکەن ئیشەکانی منیش ڕێخستنە یارمەتی مێردەکەمە دەم هاوکاری یەکەم شت پاکەکەم و ئیش و کاری ماڵەوەشەکەم و دێم بۆ دوکانش یارمەتی ئەوشە دەم ئەو هەر کاتێکیش ئیشێکی بوێ لە هەڵەبجە من خۆم لە دوکان سەرپەرشتی شتەکانە هیچ جیاوازیە لە ئافرەتی پیاوە نییە جارە خێزاری من بە هیچ شێوە زۆری لێ ناکەم خۆی حەزی لە پیشەکەیە ئەم پیشەی دەسی پێڵێن زیاتر بۆنی بەلای ئیشی ژنانە ئەڕوە نەک لە پیاوانە جیاوازی لە نێوان ئافرەتی پیاوە بە هیچ شێوە نییە و هەر نەس بووە بەس خەڵ دروستیەکە جیاوازیەکە زۆر ئاساییە بێتە دەرەوە زۆریش گرنگە بێتە دەرەوە چونکە ئیتر ئەرکی پیا تۆزە سوکترە بێ ئێستا بە حەقەت لە زۆربەی شوێن پیا و ئیشی ژنیژەکە بەس ئێستا بەعەکسەوە من ئەم ئافرەتە ئیشەکانی منیژەکە خەریکە ئەکەومە ئێسراحەتەوە لە ساڵانەوەی ئەو کەسانی کە شتەکانیان لێ ئەکرم ئافرەتن زۆر ئاساییشە بەلامەوە ینی 24 ساعت دوکانەکەیان کراوەیە و ئافرەتیش مەعاملەکە پردێک بە درێژایی 50 متر لەسەر ئاوی ڕووباری زەی گەورە دروست دەکرێت کە ئەو پردە وای کردووە کە خەڵکانێکی زۆر لە هەردوو کۆمەڵگەی هیتۆت و شیلادزێ بەسەریا هاتوچۆ بکەن ئەوەش لە کاتێکدایە کە بۆتە جێی سەرنجی خەڵکانێکی زۆر و بۆ بەستی گەشتیاریش سەردانی ئەو پردە دەکەن بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ئەو پردە بە شێوازێکی زۆر کۆن و کلاسیک دروست کراوە بە شێوازێک لە ئاسن و هەروەها تێکەڵێک لە دار دروست کراوە ئەوەی کە جێگەی سەرنجی زۆرتر ئەوەیە کە لە کاتێککە بەسەر پردەکە داڕێ دەکەیت و دەچیت زۆر بە شێوازێکی زۆر سەیر دەهەژێت و هەروەها جوڵەیەکی زۆر زۆریشی هەیە. دەستپێکی ناوێ من هەوارە خەرکی ناحیا شێلازێمە لە ساڵا 2007 ما پرە دروست کردە بەس ساڵانە vê pirê nîjen keyne ve û ev sala jî me dubara nîjen kiriye ve û baştir me çêkiriye salê çûyî
اف پره مرا ما درست کردم و پره جبر هاوینگه هیا هاوین ریکا سرکی هاوینگه هیا گشتیار گله قصد هاوینگه هتیان و تایبت گشتیارن ما عربن خلک بغدانا بصرانه و هر واسه گشتیارت کردستان جی خلک دهوکی هفلره و خلک منطقه ما جی زور سرداناوی جهید کن. هر واسه خلک واگندا بخو مفاجئ بینه بو ریکا سرکیش بو چونا گندنوان هر واسه ورزه بهار دا خلک بخو مفاجئ بینیتنش بو اینا ناگیجوگی قصاچی هایت کن. آلیات درست کردن و پره پیکاتینش گله نوع تلای دپایت قفیساو درجای و پرش 5 متر تا 6 متر یا 5 متر 6 متر بلنده شاوه و متر که جی فرهیه. سالت اولی بزحمت دست ما کفتن اف تلا و بس با وگاوی افسانه ای کفتی تشتیمش بود. اگرش دست بکیب دانی لیت چیتن گلگ لیت چیت اگرش دست بکیب دانی بس اگر سال با سال بونی جنگ کرد بیتن تو گلگ لی صرف نکه بس کانی جنگ کرد نوی چپیت ویاد هنده لی صرف که راستی بود داخازی ها جسر آسانی ما داخازی نکریه بس پا داخازی ما کرید پره دهاری کاری ما بیت کردن که هم پره شوی که باشتر و جوانتر درست کن انده همه برف ورزی هاوی نچین وگاوش بر کدنیا پیچک ساره و بر آوه و بر شلالا و گشتیار قصاوره کیم کن بس ورزه هاوینه گشتیار یک جار زور قصاوره کنش بر کو جهت خوشت هی و گلکا هینو فینی کن لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری پرۆگرامی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.